من چواردەورم هەمووی شمشێری هەڵکێشراوە و پەڕەکانی مێژوو قۆناغ بە قۆناغ لێم ئەکەنەوە و ئەوەتی هەم شمشێری شەیە من سەر ئەبڕێم ئەوەتی ئاگر هەیە گوندەکانم ئەسووتێن ئەوەتی مەغۆلەکانیش لە ئاسیای ناوەڕاستەوە تیرە خوێن مژەکانی تورکەکان هاتوون بۆ ئاسیایی بچووک بۆ باکووری کوردستان لەوێ زمانم ئەبڕن لەوێ زیندانەکان پڕەکەن لە من ئەوەتەیش شمشێرەکانی جاهیلیەت لە دوورگەی عەرەب هەڵکێشراوە لێم من ئەبم بە گۆڕە بە کۆمەڵەکان چواردەورم هەموو شمشێرە و ماویشم نامرم چواردەورم هەموو شمشێری هەڵکێشراوە و من هەر گۆرانی ئەڵێم و بە پێوەش ئەمرم بینەرە بەڕێز خۆشەویستەکان من لە ناوچەی ئالانی شارباژێڕم ئەو بەر سنوورێکی دەستکرد گەمژەکان دروستیان کردووە جوتیارەکانی ئێرە بڕوای پێ ناکەن ئەوە ئالانی سەردەشتە هەردووچیان یەک ئالانن لە گوندی دەشتێ کە پایتەختەکان گرگاشەیە ئەچمە ناو جوتیارە بەڕێزەکانی ئەوێ و سڵاویان لێکەم و ماندوو نەبوونیان لێەکەم من ئەچمە ناو مێژوو ئەگەر ئێوەش هاتن وەرنە ناو مێژوو بەیەکەوە بە ژیانی گوندی دەشتێوی گرگاشێ پێکەوە بخوێنینەوە من حازرم وەرن دەوڵەتی مادەکان بە سەرۆکاتی دیاکۆ پاشا کە لە گشت تیرە و هۆزەکانی کورد لە سەرزەمینێکی فراوان و گەورە لە باکوور و ناوەڕاستی میزۆپۆتامیا هەتا بەسرە و وڵاتی ئاریاییەکان واتە ئێران لە ساڵی 1916 پێشزاین دامەزرا و ئەکباتان هەمەدانی ئێستا بوو بە ناوەندی دەسەڵاتی مرکزی ئیمپراتۆرەکە و پاشا دیاکۆ بوو بە پاشایی گەورە و گشتی هەموو وڵات لە هەموو وڵاتەوە ئابووری بەهێز و لەشکری بەهێز و خۆ بەڕێوەبردنی بەهێزی هێنایە سەر زەوی ئەنجومەنی پیران و شێوازی دیموکراسی و دانانی میر و شاکانی ناوچەیەکانی پەیڕە و پەسەند کرد لە گشت وڵاتی ماد لە ناوچە شاخاویەکان بە تایبەت وڵاتی نامرێ کە ناوچەی پشدەر و شارباژێ ڕووماوەت و سەردەشتی ڕۆژهەڵاتی وڵاتەکەمانی ئەگرتەوە لەشکر و میری ناوچەی تێدا دامەزران ئالانی سەردەشت و شارباژێر ئالان پاشا بوو فەرمانڕەوای ناوچەکە و شانەقسێ کە ئێستا پێی ئەڵێن شانەقسێ فەرماندەی لەشکری ناوچەی بوو هاوینان لە گوندی گوێزڵێ و گردی گابەردی پاشاواتە گرگاشێ لەسەر ڕووباری کەڵوێ ئەمایەوە و زستانانیش لە سەردەشت و سوپاش هەمیشە بە ئاگا بووە کاتێ لەشکری عەرەبی ئیسلام هێرشی خوێناوی و داگیرکەرانی بۆ وڵاتی هەرێمی چیاوە دەست پێ کرد ئەو سوپا خوێنمژە گەیشتە ناوچەکە و لە باسکی سەنگەران و بەردی ئالان پاشا و ماشان و ئالانی سەردەشت خوێنێکی زۆریان ڕۆشت و وڵاتی کوردەوەریان داگیر کرد حەیف ئەو دەم گرگاشێ ناوەندی سوپا بووە شارێکی گەورە و پارێزراو بوو و لە شاخی بێندروێ و شاخی هۆمل لەشکری کوردی لێبووە لە مێژووی نزیک ئەم دەیە زۆر بووە چوار گوندیدی واتە نوێی لێبۆتەوە لە ساڵی 1970 بەدواوە خاڵۆ بەکری مامەقالا یەکێکە لە پیاوەزانە و بە ئاوازەکانی گوندی دەشتێ بە یەکەوە لەگەڵ میوانەکانی دانیشتین و سەبارەت بەو مێژوانە ڕووی پرسیارم لێ کرد و پێم وت خاڵە بەکرجان دەوڵەتی مات حوسەی پێشزاین بە سەرۆکاتی دیاکۆ هەموو تیرە و هۆزەکانی کوردەواری لە هەتا بەسڕەکە بای سەرەی پێڵەن لە بەسڕایی کوردەواری بووە هەمووی ڕێخستەوە لەژێر سایی دەوڵەتی ماددا هەسا چی کرد بۆ ناوچەکان میر و پاشایدانە کەواتە لەم مەملەکەتەوە میر و پاشا هەیە لەکوێ
ئەمە میری پاشا بەردی ئەڵان پاشا هەیە مەتا لەسەرەوە ئەو بەردە گەورەی ها لەسەرەوە بەردەکە ئەبینم ئەوە پێش ئیسلام کەسێک هەبووە بە ناوی ئالان پاشاوە ئالان پاشا پێش ئیسلام حکم ئەم ناوچەی کردووە بێجگە لەم پاشایشتریشە بووە ئەو چی بوو شانەقسێ شانەسێ بڵێ چی لە شانەقسەی پێڵەن ئێوە بەڵێکە ناوی شانەقسەیە بەڵێ شاناکسێ لەوێ بووە ئەویش پاشا بوو لەگەڵ ئەمە ئەویان سەرکردەی هەموو سەربازە گەورەکان بووە بڵێ وایە باشە ئەمانە ئێوە هاوینان هاتۆتە ئێرە ئەو ئالان پاشایە بڵێ زستانان لەکوێ بووە ئیسلام چۆتە گرگاشە گرگاشە و زەردەش زەردەش وایە چۆتە سەردەش لەوێ بووە باشە کەواتە هەموو ناوچەکە هەچ کەسە و پاشای خۆی هەبووە گرگاشەیان گردی گابردی پاشای پێڵێن گردی گابردی پاشا لەسەر دەم هین بۆ تۆ بووە بە گرگاشێ بوو بە پایتەختی وڵاتی ئالان ئەڵەن شارێکی گەورە بووە بەڵێ شاری گەورە بووە شارێکی گەورە بە تەنانەت نییە کە ئەو شارە نەخۆشیێک دووز بووە لەو شارە لە ناوەکەدا نەخۆشی گولیان پێگوتوە من لە زمان حاجیفەتا خوافیکە تەمەنی 120 ساڵ بوو لەوە بیستمە ئەگوڵ ڕۆژانە 10 کەس بە 15 کەس ئەمردن بەو نەخۆشی گولی هیچ چارەسەرێکی دکتۆر پزیشک نەباشە ئەوەش زۆر باشە ئەی گۆڕستانی تایە بەڵێ گۆڕستانی زۆر گەورەیە گۆڕستانی گەورە هەیە ڕووی لە قودسە هەیە ئەڵمانیا لەمانی کەواتە ئەمانە هەبووە باشە ئەوجا زستانە لەسەر دەشتێ بوو هاتە هاتنی ئیسلام دەوڵەتە کوردیەکان بە زەبری شمشێر لە ناوبرد لەم ناوچەی کوشتارگەریشی گەورە بووە ئەزای دلیلمان بۆ ئەمە چیە شوێنەکەی لێرە پێی ئەڵێن زەوی دەشتی گەورە بەری کۆڵە بەری کۆڵەسا بەری کۆڵەسەی بڵێ بەری کۆڵەسی ئەو لۆ بەرە لەوێ شوێنەوار هەیە تیر و کەوانێکە لەوێ لێک داون و دو ئەوەش نییە گۆزە هەیە ئێسخاون و مێسخانی پاشماوەی ئینەکانی مردەکانی ئەو پیاوە بە ڕێزە وتی من خۆم گۆزم ملکی ماڵی کاکەمالی کاکەمال و کاکژەمالە بنەماڵی ماڵە شەریفی قالەبەکران بێن لە موچی ئەواندایە کاتی خۆی ئەو مورکان کە ئاودان کردوانێک کتیان بەگەن و ئەو شتانە شوێنەوارەکان هەموو لەوە دەرکەوتن ئەو گۆزەیە کە دەرکەوت تەنها ئێسقانی تێدا بوون ئەو تیروهینەشی تیاون پێکانەشی تیاون باسکی سەنگەران باسکی سنگەرە ها ئەو باسکەیە دیارە لەوێ شەڕ بوو لێ شەڕ بۆ بڵێ لەوێژ تیروکەوان هەر هێوە پاشماوەی ماوە بڵێ اینجا شەڕێکی گەورەی سوپای داگیرکەری ئیسلام بەرامبەر بە کورد بووە باشە دەشتی گەورە هەیە لێ دەشتی گەورە ئەم دەشتەیە ئەم دەشتی گەورە ئەمە تەلەفۆنێکەوەی بڵێ ڕمبازی و جریدبازی و ئەسەبازی و تەدریبی بڵێ بڵێ ئەوە شوێنواری هەبوو لەوێ مەسەرەن تەدریبیان کردووە ڕمبازی ئەسەبازی و تێرانبازی و شەڕ و شە لێ هەبووە وەکو شوێنێکی هینیەوە تەدریبیان لێکردەوە بەڵێ ئاسکەرێک واوە بەڵێ زۆر ڕاستە باشە بینە سەر گوندی ئێوە دەشتێ بۆ پێڵەن دەشتێ وڵا عەرزەکە منتەقەکەی زۆری دەشتە هەر ئێمە لە باوەباپیرانمان کە بانگ جێڕاین و ئێمەش ئەو پرسیارەی زەناتمان کردوتمانە بۆ پێڵەن دەشتێ توانێ وڵا هەر ئێمە ژوامان بیستوە کە دەشتە و پیان کردو دەشتێ باشە گرگاشێ لەبەرەوەی شارێکی گەورە بووە جێ ئەو هەموو خەڵکی تیانە بۆتەوە وردە دێی تر دروست بووە چەند دەی لێ دروست بووە دەوری چوار دێکەی دەدروست بووە گوێزڵێ کانی خێڵ دەشتێ ماشان کەوات لە ساڵی چەند ئێوە دەشتێتان ئاوادان کردوەوەکو گرگاشەکان وڵات دەبری 920ەکان بووە 920ەکان کەواتە دوای جەنگی جیهانی یەکەم هاناتان بۆ ئێرە هێناوە بۆی بەرهەمی زیاتر بێن چکە ئەو دەمانە گرانی بووە ڕاستە باشە لە دەشتێ ژمارێک بنەماڵە هاتوونەتە ئێرە ئەو بنەماڵانە چێ بوون بنەماڵی ماڵی محمودی مام حەسەنی کە پیاوە سۆی محمود بنەماڵی ماڵی شۆخا هەمزە بنەماڵی ماڵی حەمەی فەقە ڕەسوڵ بنەماڵی ماڵی قالی عاجی عەسەن بنەماڵی ماڵی شەریفی خالە بەکرەی بنەماڵی ماڵی شێخە بنەماڵی ماڵی ڕەسوڵە دێوە باشە ئێوە لەگەڵ گوێزلی و گرچی و ڕەشەکان و سنگوڕی و دۆڵێ و هەروە بێتەوە لەگەڵ گروێز و بێژوێ و ئەمانە چەند دۆستایتانە هەمووی نیو سەعاتە ڕێ علاقاتێکی زۆر بە قۆتمانەیە لە دێر زەمان و علاقاتمان هەیە ئێستاش علاقاتمان ئێستا بۆ نمونە ئەگەڵوان تەعزیەشیان ببێ ئێمە دەمانێت بچین ئەوان دەچن پرس بە حەزم بە پاگاکە دەکەن ڕێ بۆ ئێمە دەکەن جارانوانە بوو سارە دێنە سەر ئەو چەمەی ئێمە دەچین بۆ تەعزیەکە لە نوێنی و ڕۆخن تازەکەی دێنەوە لە بێژوێ پیاوێکی جوان هەبوو کەڵەگەتێ شۆڕژیە ڕێ پیاوێکی مرد لە ئالانی ئەو بەر لە بێژوێ ناوی محەممەدی مام عەلی بوو ئەو کاکە حمێ مەلا حەلی بوو ئەو خۆشەویستیەکی تیشمانی کوردستان بوو مان بەجەلا بوو ئەو کاتی خۆشی من وەبیرم دێ یەکێتی لە وەزعی دارایی زۆر خراپ بوو زۆر شتێکیان سێ پیاوی هێنان ئێستایان سکرتێری حیزبی کۆمۆنیستە وەلا زەرجۆزە حەلیزادەیە
دوتی شام و نێشانە دڕی شەیکرا ئەمە یارمەتێکی زۆریان لە جلوبەرگ و لە پارە و پێڵا و شت هێنا بوو بۆ یەکێتیشمانی کوردستان لە ڕێی محەممەدی مەلەعەلیەوە کە محەممەدی مەلەعەلی هێنانی لەسەر ئەو چەمەنیە ئێستا کەسی ماوە کوری چاچین خوانامبری کوری چاچی ئەم چەمە ژوازم کە نێوشیوانی ئەو بۆ یەکەم جاری بۆ ئەو ساڵی نیە ساڵی ئەفتاهۆش کە ئەو سێڕەتڵە پێشمەگەی لێرە ڕۆشتن بەسەرکرداتی بڵێن کاکناوشیروان خۆعافریکا کاک علیاسکەری خۆعافریکا دوکتۆ خالید بوو شەحسێنی بابە شێخ بوو ئەمانە نیە سند ڕەتڵێک بوون لێرەوە ئێمە لێرە سیمان بۆ بەسەر ئەو کاتە سیمیژنە بوو حەبلی لایلۆم بوو 500 پێشمەگە بوو هەر هەمومان پەڕانەوە کاک محەممەدی مەلاحەلی حاجی عماغای ڕەشەکان ها ئەو دەیە یەکتریان ناسی لێەوە خەڵکی دەلیلیان لەگەڵ نادن تا چوونە سنووری قەڵاز ساڵی 1976 لە 86 دێهاتەکانی دەوروبەری ئەو چۆت کات بکرد ئەمبەر ئەوە لەم بەرەوەکانی خێڵە ئەو جۆزڵەیە گرگاشەیە ماشانە شانەخسەیە مەروێیە ئەمە ئالانی هینی ئالانی شارباری پێڵ ئالانی ئەوە گروێستا ئەوە دۆڵەیە ئەوە سنجوێیە ئەوە کاوژانە ڕەشەکانی جۆزڵەیە گرشیا بێژوێیە دەشیتەوە بە سنووری قەڵازی پێڵەن ئالانی کاتێکی لێ قەومانە وابزانام هاریکاری سلاویان بۆ نێری بڵێ سەڵاو دەنێرن بۆ هەموو گوندەکانی ناگوندەکانی گوندەکانی ئالانی سەردەر سەڵاو بۆ هەموو ئەو گوندانە دەنێرم لە هەموو چاوێن ماز دەکەم دەستخۆشیان لە یەکەم لەبەر ئەوی لە کاتێکدا کە ئێمە لە هەموو هەلومەرجە ناخۆشەکاندا ئەوان هاوکارمان بوون یارمەتیانداین بە تایبەتی هەچی هێزی پێشمەگەی کە لێرەوە دەڕێ بۆ سەرکردایەتی لەم دیانەوە دەپەڕینەوە لێوە دەڕۆژن بۆ سەرکردایەتی سەڵاوتان بووم لەنەوە تویەکە لە کۆڕەوە هاوکاریان کردین تا ئەمەگەیشتن ئەم دێوەی ئەوان پوشاشیان بۆێنان نانیان بۆێنان خێمایان بۆێنان هاوکاریان کردن سپاسیان دەکەم و دەستیان ماچەکەم زۆر زۆر ئەی ڕفیقانی تەریقە دەردی عشقم چارەکەن یان بەجارێ بمکوژێن دەریگم بخان دەری پارەکەن گوندی دەشتەی گرگاشێ 1970 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە لە بناری چای ئەزمەک کە 1405 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و لوتی بڵخوان 1313 متر و شاخی بەردی ئالان پاشا کە 1325 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرز لەسەر ڕووباری کەڵوێیە ناوچەیەکی چڕەدارستانی خۆڕسک بە گۆیژ و بەڵاڵوک و بەڕوار و مازوار و دارەبەن تەنراوە جگە لە باخ و باخاتی دەستی جووتیاران کە مەملەکەتەکەی ڕازانەوەتەوە بۆنی خۆش و جوان و میوەی بەتام و زۆری هەیە باهۆی سەختی گوندەکە و زەویەکانی و پێشتر بەگا جووتیان کرد و هەوجاڕیان دروست کرد و گاسنیان لە ماوەت و سلێمانی کڕیوە لێرە لەبەر سەختی ناوچەکە و زستانی سەختی کوردستان هەمیشە مشوری خۆیان خواردۆ بۆ زستان چکە بەفرێکی زۆر لە وڵاتە باریوە بە تایبەتیش بۆ وڵاخ و ڕان گەڵاجاڕیان کردو و خانویان تونند و تۆڵ کردووە ساپیتەی خانووکەیان قایم ڕاگرتووە بە کاریتا و بە بەفرماڵ و باگردانیان بووە بۆ کاتی بەفربارین ئاگردانی چێشت و زۆپایدار لولەی لە ساپیتەی بانی خانۆکان دەرکرد و داری زستانیان زۆر خستووە ئەوجا جوان لە تو کوتیان کردو و هەڵیان چنیوە هەمیشەش کەنویان پڕ لە ئارد و هیزیان پڕ لە ڕۆنی خۆماڵی و ساوەر و بڕوێش و گەنمە کوتا و کەشکیان بە زۆری داناوە بۆ ئەو کاتانە لەگەڵ تەماتە و بامی و باینجانی وشکراوە میێژ و باسوق و سجوق و کاکڵە گوێز دادەگەوهەر بە منداڵی ئاگای لە هیچ شتێک نەبووە بە نەریتی گەورە بە بچووک دراوە بە کاکە فایق هەتا ساڵی 1982 لە ئۆردوگای زۆرەملی باسی لە قەڵات چوالان هاوسەرگیریان کردووە هەردوو هاوسەر و کاکە جەباری حاجی ساڵحی مامفەتاح کوڕە گورج و گۆڵ و دەست و دڵفراوانەکەی ئاواییەکە بەیەکەوە دانیشتین من سەرەتا لە دادەگەوهرم پرسی و پێم وت دادەگەوهر تۆ و کاکفایقی هاوسەر مناڵ بوون نە ئەتان فامی نە ئەتان زانی نە هەستان پێکرد ئەوان قسەیان لێکرد بوو گەورەکان گەورە بە بچووکتان فکران ڕاستە بیخلای دەمتەوە چۆن بوو بیخلای ێستا بیخلای دەمتەوە دەی سەبکەدەی چۆن بووەوە وڵی براکەی من گەورەتر بوو خوشکی ئەمیش گەورە بووم کاتی خۆی ئێمە بچووک بووین براکەی تۆ ناوی ڕەحمان خوشکی و ناوی ڕەعنا ئەوان دران بەیەک باشە ئەی ئێوەکەی وڵای من لە خەڵەسوالان لە مجەمەعی زۆرە ملی بەعسی ئەو کاتانە ئەی هاوا لە ساڵی 1992 بووە
بەڵێ باشە هەردوو شتان وازم یەک مالیدن بەڵێ مالی چەند؟ هەشتی تۆ 60 بە 60 بەڵێ ئێ باشە تۆ خۆ نەتزانیوە دوای ئەمیش نەیزان دوای چۆن بێک ڕازی بوون وڵا قەنەعەتمان بەیەکە بوو تەواو باشە بێنەوە بۆ ژیان بەڵێ بێنەوە بۆ ژیان ژنی لادێ لە ژنی شار ئازاترن نانەکەن بەخوا بەیانیان هەڵەسن تەشتی هەوی دەکەن وانە بەڵێ کولێرەکەشمان خوارد من و دیار و بەکروان کولێرەمان خوارد بەڵێ ئێ باشە لە کە هاتیتەوەی دەستان کرد بە مانگا دۆشی بەڵێ چۆن مانگا ئەدۆشتێ ئایا هینی ئەوێت ئەو سەربێری بڵین ناوێت. ئێوە پێڵم بۆ بێن بەڵێ ناوێت ئاوانە بەڵێ چۆن مانگا ئەدۆشن وەڵا دانیشی نووسڵەکە دەخێنە بەر ماڵەکە دەیدۆسی هیچ هین ناکات نە ماشە سەد لە پڕەکە ماشەڵە بەڵێ شیری مانگا چەورتریایی مەڕوو ئیمە ڕوو بزن هی ئەوان چەورترە باشە مەشکت خۆش کردووە بەڵێ بەچی وەڵا بە ترش و بە گزگل و بەمان کوتاوە پێ جوان بێ باشە هیچی ئی بزن بزن هی بزن چاکە بەڵێ، شەوانە بەڵێ. باشە دایکت ڕۆنیە کردە دیزە بەڵێ لەگەڵ یا لە پێست بوو لەگەڵ لەگەڵ بەڵێ چۆنی دروستە کرد ڕۆنەکەی جوان نەی زنگاند و دێکڵاند و دەزرینگای و ئەنجاتیە کرد بەڵێ دەزرینگایەوە بەڵێ نەک بە ڕۆنەکەریتی نەدەکراوە خراپ دەبوو ئەها خوێشی تێک بەڵێ ئەوانە بەڵێ باشە دەستکە نوک و دەستکە کزن و نیسک و ئەمانەت بە کردووانە بەڵێ. لەکوێ لەم ناوە بەڵێ باشە بە هەرەوەز بوو چۆن بوو بەڵێ بە هەرەوەست بەو گەرمایە دەستکە ئارێ وەڵا کاخفاە بۆ قورآن ناخۆشتازانی کزن چییە؟ وەڵا کزن هەر بۆ پاتاڵ دەبێ ئاین نەبێ بۆ مەڕوو بەڵێ ماڵات بەڵێ ئێوە پێڵەن پاتاڵ بەڵێ. باوەش بزانم ئۆمەڕ و باشە ئێ لێرە تووتنتانە کرد نەوەڵا لێرە نەمان کردووە ئێمە کاتی زوو کراوە چۆن خۆ نەکرد آخر لێرە نەمان کردووە ئەی لە چۆ کردووە؟ لە کەندە سوورە لە کەنە سوورە بەڵێ. چۆنە توت نەکرد وەڵا دەمان چاند و ئامان دەدا و لە پێش دەدان کردە شەتڵ بەڵا بەڵە شەتڵ بوو دوای زۆر ئەوە؟ مشتڵاوداوە بەڵێ دوای ئەوە دوای ئەوە دەمان چاند دێراوتان بەڵە دێرامان بۆ هەڵدەدا و ئەنجا ئەمان تیە کرد و دەتان شەق بەڵێ بیستومە ئەڵێن ئەم دادەگەوهرەی مححمووی مام حەسەنێ بەڵێ تەنور دروستەکە برنجی بەڵێ ڕاستە بەڵێ. چۆن دروستەکەی وەڵا دە چنگڵە تەنور هێنین ئێ. جوانێ شێلم و گڵی تێەکەم و لەختێ مووی بزنی تێەکەین و دەکەینە لایلۆنە و دوسێ ڕژدایانێن بۆی جوان پترسی و ئەنجا دروستیەکە باشە ئێوە میوەڕەنان پایزە لە مەودووە بەڵێ. میوەڕەنوانە بەڵێ. ئەی باشە ئەتان کردە بەرچنەوە جارە بەڵێ. بەرچنە کێ ئەیچنی خەزورمە ڕەحمەت بێ باوکتێکی بەڵێ. باوکم سەو و بەستنەی دروست زۆر جوانی سەو. دروستە کرد سەو یعنی سەبەتە گەڵەکان بەڵێ. ئەو بەڵێ. ئێمە وای پێڵن لەگەڵ بەرچنە بەڵێ. ئەمانەی ترەمە ئەمە ترێتان تی کرد و هەنجین و نانی لەسەر تا نانەشانە ئەوە نانی لەسەر سەبەتەی گەورەی دروست دەکردنانمان تێ شوڵەکەی لە شوێنە شوڵە ئەلەو شیۆی لای خۆمان ئەو هەبوو. لای مڵکی خۆمان باشە باشە هیچ مێوژ دروستە کرد بەڵێ ئەی باس و سزووقەوانە ئەوشمان دروست کردووە دروستان کردووە وڵە باکم تۆ ئازایت هەڵا عشەوی دروستمان لە کردووە ئازای دۆشاو بکەین دروستیەکەین دۆشاوکەن پێشەوەی بکڵە دۆشاوەکەی بێ پێی دروستکەی نەبێ ببێ بە دۆشاو باشە دا ئەوم بۆ بدرە دەست کاک جەباری حاجی ساڵح خۆش بیستە چاو خوشکی بەڕێزم جەباری حاجی ساڵحی گرگاشێ کوڕی پیاوێکی بەڕێز حای ساڵح لێرە خانوویەکتانی و کەسی خۆشان لە گرگاشی بڵێ ئەمە چییە؟ وڵی جا ئێمە وەختی تۆزی خۆی خلای دەمتەوە بڵێ وەختی خۆی ئێمە هەر من خۆم لە دایک بگرگاشێم بەڵام باوکم لە ساڵەکانی شەستەکاندا بزە بن نازام لە تاریخەکەی بەڵێ شەستەکاندا کە مڵکێکی لێرە کڕیەوە بە 72 دینار هەفتادودا چێ کرد لە سلێمانی وڵی بەبیری من نییە بەستم ئەنەوە 72 دینار لەوانەیە دوو خانی لە سلێمانی کردبێ زیاتریش هۆکاری چییە ئەو بڵێ ئەم مڵکەی لێرە کڕیەوە دیارە هۆکارەکەی زێر بووە یەکەم جار ئێمە کە لەوێ بووین سێ برا بوون مەسەلە مامە حەبدوڵڵام و مامە ئەسەلم و باوکم مامەڵای سە لە گرگاش سەلامی لەکەی ئیتر دوای نەوەی لێبوونەوانێ و جێگە نەبووتەوانێ ئەجا خۆی هەمووی دەشتی دەڵێ دەشتێ بەڵێ خانەکەمانە کاک جەبار ئەزانی بۆچی تۆم هێناوە بۆ ئەم بەرنمەیە لە گرگاشی بە تۆموت لێرە شاخێکی پێڵەن بەردە قەڵەشت و بڵێ ئەمە چییە؟ ئەم بەردە قەڵشت و بەرامبەرمانە لە خاکی ئێرانایە ئەوە نەبێ ئەوەیە
بەڵام زۆرتر خەڵکی دیەکانی بەری عێراقی سفایی لێ کردەوە بەری کوردستانی باشوور ئەوە ڕۆژهەڵاتە ئەمان ئیسفادەمان لێ کردەوە زۆرتر بەکارێن هێناوە وەکو کاتژمێر بە تابەتی بۆ نیوەڕۆ بۆ حەسر هەندێک جا پیان وتەوە توانە بەردەخەڵشت و چاوی ڕشت یعنی سێبەرەکەی هات بم وەختی نوێژی نیوەڕۆیە ئەنجیان هەمان شێوە حەسری کە نوێژی عەسری بووە هەر توانە ئەمە نوێژی حەسریە سعاتی دیاتەکان بەردەوام شوانیش زۆرتر بەکارێن هێناوە شوان بەکاری هێناوە کە سەعاتی شوانی کردووە کاک فایقتۆ ئەدمی بردەست کاک فایق فایقی مام خدر شوانیت کردووە چۆن نەزانیتر ئەو بەردەیترەوە عەسرەوە نیوەڕۆیەوە وڵا شوێنەکانمان نیشانە کرد بوو سێبەرەکەی بەسەردا داهات بۆ نێوڕۆ یەکەم جار داهات خوارەوە پیان دەگوتوە چاوی ڕشت کاتی نوێژی نێوڕۆیە سێبەرەکەی دادەکەوت نەختێشکە داهات خوارە مەسافەیەک شوێنەکەی دیاریکرا باش ئەمە بۆ ڕۆژ بانجی ئەسرە ئەمە بۆ ڕۆژ ئەی جەژن ئەی پارشیە و ئەی بەربان ئەوە هەموو بە کاتی سعات هەبوو بەڵام هەموو کە سعاتی پێ نەبوو کات زمانی تەبەن بۆ بەیانیانیش وەک ئێستاش کەڵەشێرەکەیە بەیانیان ئەو کاتە کەڵەشێر هەبوو دێخوقاند و داگووە بانجی بەیانە صبح پێناکەنێ تابێنەوەیەک شەو بەدڵ نەگری گوندی گرگاشێ پایتەختی ئەلانی شارباژێڕە هەر لە دێر زەمانە و نیشتمانێکی گەورە و پێکەوە ژیان و مەزن بووە و ناوەندی فیدراڵی 5 گوند بووە پێشبڕکیان کردووە خەڵکەکانی دانیشتوانەکانی پیاوماقۆڵەکانی پێشبڕکیان کردووە سەر پیاوەتی و سەخاوەتی و میوان دۆستی و بەهاناوە چوونی لێ قەوماوان لە بینی یەکە هەمیشە تەبابوون و هەمیشەش هاریکار بوون و هەمیشەش هەرەوەزیان کردووە هەمیشەش بە هەرەوەز کاریان ڕایی کردووە لەگەڵاجار و دارکردن و خان و بەرەکردن و توتن و شەتڵ لێدان و بنەڕەز و بنمێوکردن و گۆمی بنەمامان و درە و میوەڕنان کۆمەڵگەیکی دروست بووە کۆمەڵگەیکی بە ئاوەز کۆمەڵگەیکی خۆشەویست و یەکێتیکی خوێن لە بینیانە بووە پڕ بووە لە یەکتر قوبوڵکردن هاوکاری و یارمەتیدانی یەکتر بۆیە کاتێک گوندی گرگاشێ گەورە ئەبێ ئیدی هەر 6 ماڵە و چۆتە شوێنێکی تری ئالانی شارباژێڕ و گوندێکیان خۆتە سەر نەخشەی وڵاتی کوردەواری لەوانە گوندی گوێزڵێ و گوندی دەشتێ و گوندی کانی خێڵ و گوندی شانەخسێ ئەمانە هاتوونەتە سەر نەخشە و کۆمەڵێ بەرەبابی بەڕێز گوندەکانیان ئاوادان کردوەوە هەمیشەش بەهانای یەکترەوە چوون و یەکتریان فەرامۆش نەکردووە بۆیە پێیان ئەڵێن یەک دەست و یەک دڵ ئەم میلەتەوان ئەم 5 گوندە بەیەکەوە یەک کردی کشت و کاڵیان هەیە ئەویش کردی کشت و کاڵی ژمارە 16 کۆی گشتی زەویەکانیان 1992 دۆنم زەویە لە باخ و لە وەرگا و بەردەڵان و پاوان کۆی گشتی بەراوی ئەم 5 گوندە 826 دۆنم زەویە و 257 دۆنم زەوی پشتاویان هەیە واتە دێمیە بە ناوی 7 جوتیارەوەی و 3 بەش دێم و 2 بەش بەراوە لە ساڵ 1930 بەدواوە 3 ئاش لەم ناوچێ بۆ ئاشە کۆنێ و ئاشی کوڵە پنجێ و ئاشی دووشیوان لە شاخی بەرزەتەوە بەرداشیان بە چەکش و قەڵەم داتاشیوە بە دارەبووس هێناوێنێتەوە بۆ ئاشەکان بە هەر 5 گوندەکە لە ساڵی 1969 یەک قوتابخانیان بۆ کراوەتەوەیش لە گوندی کانی خێڵ 2 برای مامۆستا هەزار سڵاویان لێبێ کە برابوون بووبوون بە مامۆستای گوند مامۆستا حەمەڕەشی و مامۆستا ساڵە ژاژڵەیی بوون لە ساڵی 1970 ئەم قوتابخانەی لەوێ گوازراوەتەوە بەهۆی چڕی دانیشتوان لە گرگاشێ لەوێ دایان ناوە مام عەزیز و مام عەبدوڵڵا دوو هاو ئەنجومەنی گوندی دەشتێن بابچینە خزمەتیان و سەرەتا لە مام عەزیزی مامە قالا کە یەکەم پێشمەرگەی سەرەتایی شۆڕشی نوێ بووە بپرسین و پێی بڵێن مام عەزیز ئەمێ پرسیارێکن لێ بکەم فەرموو ئەڵێن نۆدەی ئالان مەبەستیان چییە؟ نۆدەیە لە هەر نۆدێ و ناو نۆدەی ئالان ئاخر شۆکوێ لە دێرەوە ماوەرە سوور دێرەیە دێری گەورە دێرە خوار دێری سەر و سوورە زێ هین عفە سوورە زێ لەگەڵنێ دێرە خوار و دێرە سەر و مەروێ شانەخسێ 5 دەیگریاشش پێنجەکەی ئێوەش کاتە ئەمە ئالانی شارباژێری خۆمانە
ئەی ئالانی سەردەشت ئالان سەر ئەو منتەقەی سەردەشت ئالان سەردەر ئەوەی بێژۆی بێژێ و سنجێ و ڕەشەکان ئەلیوانە بەڵێ گوێزڵێ و گرچی و کاوژانە و دۆڵێ و ئەوەی خۆمان نوێ ئەوەی ئەوان سی دێ ئەخەوە تا گەناوێ ئەوعسا جاران هاتو چۆت ئەکرد کەس ڕێگەی ناگرتی وەلا بەجار زمانی شای زەلامیان بگتاونیان دەکرد ئاوا زمانی شایوا بووە ئێخر بوو بەڵام لەوەتان خلاف کرا و عزەکە باشترا ئێوە دەشین بۆ بەرە مەسەلا باشە سەرچاوەکانی ئاوی خواردنەوەی ئێوە چییە وڵی کانیا و ئەسێرا و شیوا و کانیا و چەند کانیاوتان هەیە وڵا داوەلەکانی دەشتێ لە خوارێ ئەوز بێ خوارەکانی دەشتەکانی سمای لە ڕەشەکانی هەبێنەیە هەیە کانیتان هەیە وشک بوو بێ بەڵە هەبووە لەم دوشێ ساڵاندا وشک بووە بەڵام دوایی بارانەکە ئەم ساڵ لە 2019 ژیاوەتەوە ئای لەخوا بەزیابێ لەبەر هەموو کانێک ئەستێڵێکەیە بەڵە گەلێ شێیەتی بەڵ بۆچی ئیکەنەوە وەڵا کابرا دێکات تا سێراوەکەی تا پڕ دەبێت دوای بێ سعات بەربەریە دا و زراعەتەکە پێ دێری باشە ئەگەر بیرت بێ لەکوێ بۆ یەکەم جار مەکتەب کرایەوە کانی خێر 1969 بەڵێ ساڵێک دوای ئەوە لەبەری قوتابخانەی بینای نەبوو بەڵێ گوێزارەوە بۆچۆ نێو دەگیرگاش 1970 بەڵێ زۆر ڕاستە زۆر ڕاستە باشە هەر پێنج دیەکە دەشتەکانی خێڵ گوێزلێ ماشان گرگاشەیە کردی کشت و کاڵی ژمارە چەندن هەر پێنجیان شانزەن زۆر ڕاستەکەی وایە باشە چەند بەرا و چەند بەش دێمە دووەشی بەراوە سێ بەشی دێمە لە هەفتەی نوێی 1970 حکوومەتی داگیرکەری بەعس بە بیانی پشتێنی ئەمنی ئێوەی ڕاگواست بەڵێ چەند ماڵە بنەوە کاتە 5 ماڵ بە بەرچاوی خۆتانەوە ئەم وڵاتە جوانیان سووتان بەڵێ ئەی خوابیان گرێ سەدجار گرتیشتنی باشە چەند ماڵە بوون 5 ماڵ بوون بەرەو کوێ ئێوەیان ڕاگواست خەڵات چوالان ئەی دوای ئەوە کە شەڕی ئێران عێراقاتە ئەو دەورە بۆ کوێیان بردن بۆ ڕانگواستی بۆ بازێن و بانجان بازیان و باینجان دەربەنی بازیان و ئەوانە باشە ئەگەر ئەوم بۆبیتە دەست کا عەبدوڵڵا خێرتەگە ئەو مایکریفۆنی بەری کا عەبدوڵڵا لای دەم تۆ داینە بە ساقەی چاوم ئاوە کا عەبدوڵڵا لە وڵاتەکەی تۆ باخی زۆر هەیە شکر چەند باختان هەیە مەڵای جاباخیان دیاری ناکرێ کاک دەشت 25 سیێ وڵات تامان زیاد 50 دەبێت 50 دەبێت ماشەڵڵا نەخوا بە زیاد ماشەڵڵا باخ بەرەکەت چی و چیتان هەیە میوە وڵای گوێز هەنجیر هەنار ئەم جارەکانەیە قۆ قەیسی هەڵوژا باشە ئەم باخی ئەمانی کە باس بۆ فرۆشتنەوەی یا بە تەنها بە خۆتانە وڵای لێرە نافرۆش و پارەی ناکە ئەیلا گوێزەکە نەبێ گوێزەکە ئەرە بەخوا جاران ئیکرد جاران دی ئەهات پڕتانەکە وی ناری بر بۆ سلێمانی ماوەت ئێستا کاک دڕشا هیچ ئەو پارەی ئەو کاتە ئەیکرد من باسی کۆنەکەم باشە تۆ هەنگاوانیت کردووە بە هەنگ دۆزی ئەرە وڵا دۆزی بە ئەوبارە دۆزی بەچی دۆست ئەوبارە دەیدۆزمەوە باشە ئەمە کانیاوێکە هەنگەکەیەک ئاوەکە ئەخوا بەڵێ چۆن ئەزانیمە بۆ ئەو هێلان و کاک دڵشاد ئیتیزیاکەی وەرگرا ڕاز وەک فەنگ جاسوسی لێ بگێ ڕاز دەڕڵا پێچ ناکە پێش ناکات ئەگەر دوور بێ بەرز دەکەوێت ئەگەر دوور بێ بەرز دەبێتەوە ئەگەر نزم بێ نزیک بێ نزم دەڕڵا دوور بێ بەرز بێتەوە چۆن ئەی دۆزی تۆ ئەو منتەقەی هەموو بۆ دەگەڕم تا دەیدۆزمەوە ڕاستەکەی لە کوونەدارا هەیە لە شاخ و کوونەدارە بەڵێ هەیە شاخۆمانەیە هەیە ئەی چۆن من بزانم ئەمەی تۆیە دەستکاری وڵا قوربان نیشانەیەکەن دارێکە یان بزماری لێدەیان لە لێ شوێنی لە لەیەکە جاران وا بوو ئێستا کەس ئیتر ناچوو بەلای چکە زانرامە ئەمە ساحیبی بەڵێ ئێستا وایە وانە باشە چەند کیلوی تا دۆزراوەتە وڵای لە 10 کیلۆ هەتا 5 کیلۆ هەیە ماشەڵڵا ماشەڵڵا باشە ئاژەڵی بڵین ڕەشە وڵات چەند هەیە لێرە وڵات تقریبان لەوانێ 100 مانگامان هەبێ ئەوەندەمان هەیە ئەی ئاژەڵی بەرزەتان هەیە وڵاغی بەرزە بەس گوێ درێژی لە هیچکە هیچکەی لێ نییە حیوانە کێوی چی هەیە لێرە وڵا حیوانی چێوی بەس حیوانی چێوی هەیە و بزن هەبوو جاران بەڵە بزنە چێوی هەیە سپینە بۆ کۆن لە بەفەکانە وڵی نەمان بینیوە ڕێوی و ڕێوی و چەقەڵ و چوالەگە و چوالوانێ و لێ بەرازی زۆر لێ بەرازیشیە بەرازی زۆر تۆ بەراز کوژی بەخوا دیارە کۆرە بەخوا دوایی پۆلیسی دارستانەمانگرن ها شتانە ناوێت باسی ناکەین ئەی مەلو باڵم دەچی هەیە لێرە وەڵام مەدەمانە قژاوکەی لێ و کۆتری لێ و کەوی لێ و سوێسکەشی لێە
ئەمجا دارکوتکەرەی لێ و قەرەبەڵەکەی لێ مامە عەبەتجاران لێرە سێ و چوار کەریان پێش خۆیان ئەیە دوو بەرچنەی گەورەی ترێ هەنار شتێک لەو بابەتە ئەچون بۆ وڵاتی سلێمانیە لەکوێ ئەچون وڵای قوربانجاوە منیشتم لێرەوە دەڕۆشتینە بۆ ماوەت و ئاو کورتێەوە لێ دەڕۆشتینەوە بە قایواندا ئەو دوێ دەکەیتینەوە بۆ دەشتانە تا دەمانگۆڕێ و داهاتینەوە بەچی وڵای بەگەنم بەڵێ تەرازوتان پێ بۆی کە پەتەکانی پێوە وڵای لەوێ هەبوو ئێمە بۆمان یان قاپێک یان بە قاپێک شتێک چەند قاپترێتان یۆڵای دوو گەنمان وەردەگرت بە ترەیەک یەک و دوو ترێ بەگەنم دەبێ هات کردایە دەی وەرە بۆ ترێ بەگەنم بە یەک و دوو باشە ئێوە 5 ڕۆژ ڕۆژن ئەو مەملەکەتە بڵێن گوێنیەک گەرمتانە هێنا ئارە بە خەباری گوێ درێژێک ئێسش ها خەڵکی ئێمە حەقە وەڵای خەڵکی ئێمە احترام لەگەرم بگرێ ئێمە ئاسایشی خۆراک دروستکەین ئارە بەخوا لەو ئاردەی فڕێ بۆ فەردێکی وایە بە دەیان فەردەی سفرێتە و خوا لەمان نەشاریتەوە خوای لەمان نەژاریتەوە وایە باشە دواپرسیارم ئەوەیە فەرموو نیشتیمانی خۆت خۆشە ئەرە وەڵا نەیشەڵڵا هەوای ساڵ لەخوا بەزیادێکی جوان سێبەرێکی خۆش ئەرە وەڵا قەتی چۆڵ ناکەن ئینشەڵڵا خوای گەورە پشتیوان بێ غەمگین و دڵپەشێ هەر لە گوندی ژاژلە و ئاوە کورتە و عیساویە و دەشتی خانێ و بڵخوان و سەرگەڵووی ئاوە کورتە و ئەزمەک و گوێزڵێ و ئالانی شارباژێر ناوچەیەکی زۆر لەبارەوە بۆ ڕسکاندنی شۆڕش چیابەند و سەخت و دژوارە بە شاخەڕەش و گۆڵێ و گۆجار و ئەحمەد ڕۆمی و ئەزمەک شوێنی دروستبوون و گەشەکردن و جەولەی پێشمەرگە قارەمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ و لێرەش لەگەڵ خەڵکەکەی ئاوێتە بوون و پێکەوە شۆڕشیان گرێداوە کاروانێک ئی حاجی عەزیزی گوێزڵێ بووە کەمالی عەلی مامشەریف وڵاقدار بووە لەگەڵی لە گوندی سەراو لە سەرکانی و ئاوێک پشو ئەن و چادەم ئەکێشێ و بۆنی زۆر خۆشە بێ 6 چەکدار بە پێشمەرگە خۆیان ناو ئەبن ئەڵێن ئێمە پێشمەرگەی نوێین بە ڕەنگی نوێ بە دڵ و دەستی نوێ بە چەکی ژەنگاوی و بیری نوێەوە خۆیان نیشانیان ئەدەن و سڵاویان لێکەن پیان ئەڵێن ئەگەر چوونە هەر شوێنێک بە دوژمنانیش بڵێن بە ڕەبایەکانیش بڵێن پێشمەرگەماندی و شۆڕش دروست بووتەوە جا ڕاستیان کرد شۆڕش دروست بووە لە هاوینی ساڵی 1976 جەمالی عەلی باپیر پیاوە بۆن خۆش و دەروێشە پڕ سۆزەکەی یەکێتی و کورد لەگەڵ ئیحسان نەجم ئەبوو شاب ئەچنە دەشتێ لەبێ مژدەی شۆڕشیانێنێ پاشیوان شەید ئەحمەد فەتحوڵڵا ئاغا دڕی پیاوە بێر و ڕەشەباکەی شینکایەتی و شێخ شەماڵی چنگ بەگڕ و کاک مستەفا چاوڕۆش و سالار عەزیز ئەچنە دەشتێ و ڕێخستن دروستەکەن بە تایبەتی شێخ شەماڵ ڕێخستەکان ئەچنێتەوە عەزیزی محەمەقاری یەکەم پێشمەرگە ئەبێ و تفەنگ ئەکاتە شانی حەمەخدر و ڕەحمان و کەمال عەلی و تەها عەبدوڵڵا ئەبوبەکر محەمەقار پێڵن بەکری مامەقالە ئەو ڕەحمان و بەکری حەمە هەمزە و جەمالی عەلی شەریف و ئازاد و جەلال ساڵح و عەبدوڵڵا ئیسماعیل و ئەبوبەکر حەمە عەلی و ئەمانە قۆناغ بە قۆناغ چەکی پێشمەرگایەتی لەشان ئەکەن هەر ئەمانش ئەبنە سنبولی شۆڕش لە ناوچەی ئالانی شارباژێڕ و لە دەیان پێکدادان لەگەڵ داگیرکەرا بەشداری ئەکەن و دەیان شەیدیشیان لێکەوتۆتەوە لە ئێستاشدا سەدان پێشمەرگیان هەیە و لە ناوچەکانی جەلەولا و خورمات و کەرکوچی قودسی کوردستان لەوێ شەڕیان لەگەڵ شەمشەمە کوێرەکانی دەوڵەتی ئیسلامی کردووە 6 کەم ئەندامیان هەیە لەگەڵ 6 زیندانی سیاسی و 25 شەهیدی مەزنیان لە کاروانە خوێناوەکەی کوردستان داوە دووبرا کەمال و جەمال چاوەڕوان بچینە خزمەتیان و کە چوینە خزمەتیان دۆیان دانابوو پێشکەشیان کردین و پاش دۆ خواردن سڵاومان لە حازری کرد و سەرەتا لە کاک کەمالم پرسی
یاخوا دەستان خۆش بێت نەخوا حافێت کاکەمالجان جان لە ساڵی 1976 شۆڕشی نوێ بەڕابەرایەتیەکێتی نیشتیمانی کوردستان و حکمەتی مامی گەورەی کورد مام جەلال شکستی بە شکستدا هاتەوە سەر ساحەکە لەسەر شمشێری بەعس کەوتە سەما داوای ئازادی و پێشمەرگە و شۆڕشی نوێی کرد چی هاتە شەید جەمال عەلی باپیر شەید جەمالی عەلی باپیر پڵنگە چاو نەترس و ئازاکەی منتیقەی شارباژێر و ناوچەی کوردەواری ماشەڵڵا گەورە بوو زۆر گەورە ئەو چێ هاتن وڵی ئەو دوای ئەو ئەبوو شاب هات ئەحسان نەجم کەرکووی کە ئەبوو شاب کەرکووچی پارێزگاری کەرکووک بووی باشە تۆ حاجی عەزیزی گوێزلی لە کاروان بوون کاروانێکتان پێ بوو هی حاجی عەزیز گوێزلی بوو دۆستی خۆمە لێرەوە سڵاوی لەکەم لە سەرا و پێشمەرگەتان بینی وتیان چی 6 نەفەر بوون کە هاتن ئێمە چامان نابووی تر دانیشت بووین لە سەوێری داگۆزەکان دانیش و چامان لێ نابوو لە هاوی لە ساڵی 76 ئینجا جەمالی عەلی باپیر هاتووە باشە زۆر زۆر باشە مانگی حەوتی ساڵی 1976 شەهید ئەحمەد فەتحوڵڵا ئاغای دڕی ئەتناسی پێشمەرگ لەگەڵا پێشمەرگە بوومن سڵاوی لێ بێ سڵاو لە خوێنەکەی باشە لەگەڵ شەی شەماڵی باخ و کاک مستەفا چاوڕەش هاتن ئێرەوە هاتن دوایەوە دوای ئەوان مژدەی شۆڕشیانە ئیتر هینیان دروست کرد بڵێن لە هەموو گوندێکە قەڵایەکان بۆ خۆیان دروست قەڵاش مەبەستم ڕێخستنیەکێتی نیشتمانی لێرە دروست بوو حتمما دروست بوو بەڵام نەیەزانی کێ ئەو کادووا بوو بەڵێ باشە پێم وابێ شێخ شەماڵی باخ کە هاتوو ئێرە کاک سالار عەزیزیش هاتوو ئێرە کاک سالار عەزیز دوو دەستمان هەیە بەڵێ مەبەستی چی بوو مەبەستی دەستی خێر و دەستی شەر کەسێک شەرمان لەگەڵ بکە بەش دەستی شەرمان هەیە ئەگەر کەسێک دەستی خێرمان بۆ درێژکە ئێمەش دەستی خێری بۆ درێژەکەین وایوت بەڵێ باشە یەکەم پێشمەرگەی ئەم ناوچەی گرگاشەیە بەڵێ کێ بوو کە تفەنگی بۆ یەکەم پێشمەرگەی ئەم ناوچەی گرگاشەیە کەمال بوو کەمالی مەلا عەبدوڵڵا کەمالی مەلا عەبدوڵڵا باشە ئەوە لە شۆڕشی نوێیە باشە دوای ئەو چی بوو دوای ئەوە کە عەزیز بوو عەزیزی محەممەد خالبرای خاڵە بەکری بەکری مامەقالەوە نەبوو بەڵێ ئەو ئەوش بووە پێشمەرگە دوای ئەو هەمە عەربی ئەی محەممەد خدر محەممەد خدر ئەوە هەرگەڵان بوو پێشمەرگە کەمالی مەلا عەبدوڵڵا حەمێ حەربی هەمە عەربی ڕەحمانی مام اسماعیلی لەگەڵ مام ڕەحمان دوای ئەمان چی هات دوای ئەوان وەکو پێشمەرگە ئێرە بەڵێ دوای ئەوان تۆ من بووم بەس بەتە ناتواتی مام ڕەحمان و من و مام ڕەحمان بەیەکەوە بوون عەبدوڵڵا ئیسماعیل شەریف هەر بەیەکەوە بوون چێت لە بیرێ ناوەکانی بڵێ باگ لێمان لێرە وەڵا جا ئەوەی کە لە بیرم بێ ئەو 4 نەفەر بوون کە ئەوانە لەگەڵ کاک جەمالا بوون ئەو مەفرەزەیەک بوون ئێمەش مەفرەزەیەک بوون لەگەڵ مام ڕەحمانا بووین من و مام ڕەحمان و عەبدوڵڵا و عاجی بەکر ئەوانە لەگەڵ مەجموعەی شکرمان لەگەڵا بوون کەمال حەمەقوتا ئەو لەگەڵ ئێمە بوو ڕەشەی هەمزە خەجی بوو ژاژڵەی بوو کوڕێکمان لەگەڵا بوو ناوی لەتیف بوو گوڵەی بوو ئەوە ئێمەش مەفرەزەیەکی دیکە بووین بەڵێ مەفرەزە مام ڕەحمان بووین لە ساڵی پێم وابێ 78 بوو شەید ئەحمەد فەتحوڵڵاوان لە دڕی شەید بەڵێ ئەوە بیشوان بووە لە بیشوو بوو لێکێ لەو بیشوان بەڵێ چەند ئازارت پێگەیشت خوا وەڵا هیچ زۆر ڕاستەکەی هەر زۆر زارە بۆ کاک ئەحمەد و کاک جەمال زۆر ئازان پێگەشت ڕاستە فەرموویت چونکە زۆرێک ئەوان تێکەڵا بوون باشە من بیستومە تۆ تفەنگت لە ناو بێشکە لانێکا شاردوەتەوە بەڵێ ئەوە پێشمەرگە بووین مەجموعەیەکمان ئیتر لێ دابڕابوون تەنە دابڕون لەو جەماعەتە دابڕین پێویست ناگەوت کە دابڕین ئێمە چوینە هاتمە ماڵەوە ئیتر بەیانی ویستم ویستم بڕۆمە دەرەوە زوو پێش ئەوەی کە دنیا ڕووناک بێتەوە خەبەر من نەبوو خەوم دەکەوت خەبەر من بووە ئیتر جێش دەوری دیەکەی گرتە بوو ئێرە دەوری ژیرا بوو بە ئەسکەریتر زەلامێک حکومەتی بەعز زەلام ئەو کە ئاجی محەممەد هەن محەممەد ئاجی مەحموودی خزمش خۆمانە وتی ئەو ئیزان کە لە ماڵەوە بەڵێ ئەوتی ئەوە نەڕۆشت وتمەوە جێش دەوری دیگرتوە چۆن دەوری ژیرا ئەو ڕۆشت کە هاتمە سێر کرد دەوری یەکەم و ژیرا بوو ئیتر منیش هیچ چارم نەبا دەرچوون نەدەکرا ناچار بووم جلو ئەو جای کە بەرما بوو تفەنگ بوو دەماچەوە قسەنەوە بشکە مناڵەکە و
شکر نەگیرە شکر نەژیران باش ئەو بدەدەست کاکە جەمال کاک جەمال تۆ برای ئەمیت تۆ لە ساڵی چەند بووی بە پێش بیخ لای دەمەوە لای دەمەوە زۆر لە ساڵی چەند بوو لە ساڵی هەشتا بووە پێشمەگە بەهۆی حەمەسووری ئامۆزام و کەلەر کاکەما پێشمەگە بوون چونە سەکردایەتی کۆمەڵێک بوون ئازای شۆخە حەسەنی ئەمەرە سوور کە بەداخەوتیان شەهید بوون حەمەسوور شەهید بووە ئازادی شۆخە حەسەن ئەمەرە سوور سابی برای حەمە حەربی بەکری هەمزە مامەقاڵی بە مەقالیکانە خێڵ بەڵێ ئەوانە مەفرەزەیەک بووین لە سەکردایەتی لە ئازادی پەتاحی سەکرد بۆ کارسپاسی قار زەحمن نەبێ ئەم دوو وێنەی کەی ناوتانە ئەم وێنەیە کێ لای من زۆر مەبەسماوە ئەمە کاگنەوزادا کەی شەید بووکەی وەفاتی کرد تازە تقریبان ماوەیە کە بەداخەوە ئەمە زیندانی سیاسیەکە لە قارەمانەکانەوەی کە لە ناو شاری سلێمانیا گیرا بوو ئەوەیان تعزیب بابوو بەهۆی ئەو تعزیبەوە شەید بوو بەتەشیدەوەش مام ڕحمانە پێشمەگە سەرەتایە کاکەمان بڵێ بەیەکەوە بوون و باشە ئەمە زەحمە نەبێ ئەوش برامانە لە کاتی ئەنفالەکانە پێشبەر کاکبایسن ڕسم ئەو ڕسم ئەمەش کاکمەجیدی برامە کە ئەگەر کاک ئالان و کاک ئەمە ئەندامی مەکتەبی هەڵبژاردننی نیشتمانی کوردستان مەڵبند بوو بەداخەوە تریشتان تقریبا 25 شەیدانەیە وێنەکانمان دەست نەکەوتووە ئەو شەیدانە خینە سەرمان هەمووی تێکڕا باشە دوو برات شەیدە تۆ لەگەڵ ئامۆزایە کردوانە باشە ئەگەر ئەوم بۆ بدەیتە دەست جەمال مەحموود حەسەن کاک جەمال ژیان بڵێ تۆ ئێستا کە هاتتە سەرەوە من ئەزیێت مای ئەو قاچەت چیەتی ئاوا وڵی وەختی خۆی گیرام من لە 26 هەفتاوە ژیرای چیت پێ بوو ژیرای وڵی بەیانوشتی پێشمەگەم پێ بوو لە سەیتەرەی باسنی گیرە من کێ یابوویتە وڵی جەماعەتی کاک ئەحمەد بوو ئەحمەد فەتوڵای شەهید ئەحمەد فەتحوڵڵا ژمارەیەک بەیانات و نامەی یابوویە بۆ کێ بۆ ناو سلێمانی بۆ ناو سلێمانی بڵێ باشە ئەتزانی بۆ کێ ناو سلێمانی بڵێ ئەتزانی بۆ کێ بوو وڵی بۆ کەسوکار و باشە لە باسنەیە بڵێن لە ناودەی باسنێ کە ژیرای خۆ هین نەبوو ئیخباری نەبوو نەوەڵا وەک ئیخباری هەستم پێ نەیەکرد نازانم دوایی لە ناو نامەکەیە کە بەعسیە فاشیستەکان سەیریان کردبوو ناوی کاک جەمالیتیا بۆ ناوی کاکەمالیتیا بۆ ناوی دیاریتیا بۆ ناوی بەڵێ خاڵە بەکریتیا بۆ ئەمانە ئەوانە چیان بەسەرات وەڵاوانە بانگیان کردن بۆی سەغوارات من لە ڕێ سباراتەوە گیرم ئەسکەرێ بوو لە ئەسکەریە باشە دوایی بانگیان کردن ئازادیان مالی شەید ئەحمەیش گیرا ئەحمەد فەتحوڵای ئاغای دڕی بەڵێ باوکیوان گیران دایشوان هەمیان ئەوان ژەر گیرابوون بڵێ گیران ئێتوان چی لێ کرد ئاوە قاچت ئاوە وەڵا من دوای حکمیان داین 20 ساڵ حکمیان دام بە ئافاتەکەی سەدا حوسێن بەرمووەگاتە سەعود بەڵێ 79 بەربوویت ئەیسا قاچە چیەتی وەڵاو قاچەم تعزیب وام داتوە لە تعزیب ئاوای لێ کرد بەڵێ ئەی خوا بیانگرێ بۆ خاطری قورئان ئەی هیچ شتێکە بۆ کراو زیندانی سیاسی بەڵێ بۆم کراوە کەم نییە لێی رازیت لێ رازیم باشە باش ئەوە بەرەوە من هەمیشە تۆ خەمەسە سەرم کە پیاوێکی خۆڕاگر بووی لە ناو زیندانەکانە کاک جەمال کاکەمال ئەو شەیدانی کە لێرێ هەمووی ڕێک بڵێن ئەرزی وەرگرتووە و هینیشان هەیە هەمووی مانگانیان هەیە هەمویان هەیە هیچ گلەیتان لێ لەوە ئەمان 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 ئێمە لە گوندی دەشتێ لە ناوچەی ئالانی شارباژێر لە وڵاتی کوردەواری ڕەسەن و جوانی شارباژێر لێرە دوعاخوازی لە جوتیارەکان و لە گوندنشینەکانەکەی پێیان ئەڵێن ئێمە خۆشمانەوێن ئێوە دەستان پڕکەن لە سەوزەڵانی و وڵاتەکەی خۆتان ئاوەدانکەنەوە پڕی بکەن لە ئاسایشی خۆراک ئێمە ڕێستان لێ ئەگرین کەواتە بێ ئێمە بڕۆین بەر لە ڕۆشتنیش ئێمە هەمیشە ئەڵێن کوردستان لە ناو دڵ کوردستان لە ناو چاو کوردستان قیبلە و خاکی پەرستگاری ئێمەیە پێشمەرگەشتاجی سەسەری ئێمە و شەیدەکانیش تا ئەبەت ئێمە سەری کڕنوشیان بۆ دانەوێنین سڵاو گون نشینانی کوردستان ئەگەر ئێوە نەبن من برسیم